خوا بیبڕێ هەر بۆ میلەتەکە خوا بیبڕێ بۆ میلەتیشە خراپن بەڵام هونەرمەندانیش لەوە خراپتر. کێشی دیکە هاتینە گۆڕستان و بۆ ناشتنی هونەرمەندێکی بێنازی دیکە مانگێک لەمەوبەر کەمتریش لە مانگێک سەردانی هونەرمەند فەریدون وەلیمان کرد کە لە دۆخی تەندروستی زۆر خراپە بوو. بانگەوازمان کرد کە بێن بەهانایەوە بۆی بەو بێنازیە سەر نەنێتەوە بەڵام پاشنیۆڕۆی ئەمڕۆ جای لەزدا لێرە کاک جەزای لێیە کاک جەزا ئێمە هاوەرمان کرد کە بێن بەهانایەوە بەڵام بەداخەوە کەس نەهاو. چێ بێت کاک دیلان چێ بێت بەس پێم بڵێ چێ هەیە چێ خەمخۆری هونەرمەندان بێ بۆ دادەهێرە ماوە خەمخۆری هونەرمەندان بێ جەنابی مامجارە ماوە من یەکانم بۆ جەنابی مامجارە هێناوتم هونەرمەند حەمەی نێرگس حاڵەتی خراپە و نەخۆشی خراپی شەرپەنجە هەیە لەسەر ئەرچی خۆی نردی وڵاتی ئەردەن دەفتە دۆلایەتی سەرف کرد بۆ دادەهێرویە بەسەن نازم بە چێ بڵین لەگەڵ تۆیان نەچوین باگەوازمان کردەوە فەرموو ئێستاوە ئەو تازەگە بە خاکسپارنەکەی ڕەنگە پارەی مەسەرفی تازەکەشیان پێ نەبێت ئێمە یەکدانە مانگە هاوارەکەین کەس نەماوە لە دەرگاینی من بە هەمووی وتووە ئەوەی کە بەرپرسە پێم وتووە نامە بۆ هەمووی نردووە چێژەڵەوانیەوە موبایلەکەمە لە دەرگای هەمووی منناوە لەگەڵ تۆیان چوینە ماڵەکە بانگەوازمان کرد تەنها لە یەک شوێنەوە هاوکارێکی زۆر بەسیت بەشی دوو پارچە حەبی نەکردەوە کە بۆیان نردووە. هەفتەی ڕابردوو بە تەواوەتی پەیوەندیمان کرد بۆی کە چین سەردانی بکەین دۆخی چۆن بوو هەفتەی ڕابردوو دۆخی زۆر خراپە بە بەردەوام تەلەفۆنیان بۆ کردوم کوڕەکەی تەلەفۆنی بۆ کردوم کە سوکاری تەلەفۆنیان بۆ کردوم بەڵام بەڕاستی وەزانیە وەڵام نەڕم خوا بیبڕێ هەر بۆ میلەتەکە خوا بیبڕێ بۆ میلەتیشە خراپن بەڵام هونەرمەندانیش لەوە خراپتر ئەم برادرەمان کە کۆچی دوای کردووە پێشمەگەی دێرینە هونەرمەندی دێرینە هەر گۆڕایی بێژ نەبووە کاکەەوە لە شانوویە لەسەر تەختی شانۆ بەردەوام لە ساڵانی پێش ڕاپەڕینە لە شانووی فارابی و چەندین لە شانوێ دەوری هەبووە نمایشی بۆ شاعیر بووە بەڵام ئەڵێ چی کاکە خۆ لەم وڵاتەیە نازانم هەموو هەوڵەکەمان بۆ بوو کە قاچی نەبڕێتەوە قاچی بڕایەوە بەڵە قاچی بڕایەوە هەوڵەکەمان بۆ هیچ جەبێ پارەی تێچوو عەمەلیات و نەشتەگەرەکانیشی دابینکەین نەمانتوانی بەداخەوەڵەوە تا من ئێستا گرای کە سوکاری گلەی لە من ئەکەن بەڵام ئەوەی کە من دەتوانام بۆ من خۆتم لەگەڵا بووی هیچ کەم تەرخەیمان نەکردووە و دەرگای زۆر کەسیشم ماوە بەڕاستی. تەمەنی چەند بوو؟ 66 ساڵ بوو بەداخەوە دواناخۆشیتان بێت دواناخۆشی بێ بۆ هونەرمەندان بەڵێ ئەمەی بینن ئەمە گۆڕستانی نوێی سلێمانیە پاشنیۆڕۆی ئەمڕۆ هونەرمەند فەریدون وەلی بەهۆی نەخۆشیەوە جای دەزدا 91 ئێمە کاتە سەردانمان کرد لە دۆخێکی تەندروستی زۆر خراپە بوو داوایکی زۆر لە خێرخوازان لەلایەنی پەیوەندیدار کرا بۆ ئەوەی کە فریای ئەو هونەرمەندە بکەون بۆی بەو شێوەی بە بێنازی لە ماڵەوە نەبێت بەڵام کەس وەڵامی بانگەوازەکەی نەدایەوە وەک باس دەکرێت کاک جزەش باسی کرد سەرۆکی کۆمەڵی هونەری میلی باسی دەوە کرد کە کەس بەهانایەنەوە نەهاتووە دەسەدا کە سوکار و خزمان و دۆستانی هونەرمەند فەریدون وەلی لێرەن بۆی کە بە خاکی سێرن چەند هاوڵاتێکی کەم لێرەیە تەنانەت هونەرمەندانیش ئەوانی کە بەشداریان کردووە لەم پرسەیە لە پەنجەی دەستێک تێ ناپەڕێ